كان لسرم ناوچانم كاشوك لسدمي دولتي عثماني قضايا العنبر مامۆستایەکی زانکۆیە و زیاتر لە 85 بەڵگە و دۆکومنتی سەردەمی عوسمانیەکانی بۆ یەکەم جار بڵاو دەکاتەوە. سەرجەم بەڵگەنامەکانی هی قەزای گوڵ عنبەری و کات و خوورماڵی ئێستایە. ئەو مامۆستایە دەڵێت بەپێی بەڵگەنامەکان قەزای خوورماڵ ناوەندێکی سەرەکی و سەربازی و بڕیاردانی دەوڵەتی عوسمانی بووە. ئەوەی کە ئەم کتێبا خوێنێتەوە مێژوویەکی جیاوازی هەڵەبجا خوێنێتەوە سەر لەبەری زانیاریەکان زانیاری تازە و نەبیسراون هەمووی گرنگن هەر لەو ئیتیفاقی 12 خاڵیەی کە لە نێوان حەمە پاشای والی جاف لەگەڵ حەمە پاشای سەرۆکی جاف لەگەڵ مدحەت پاشای والی بەغا کراوە کە ئەبێتە بنەما بۆ دروستکردنی قەزای گوڵ عنبەر. تیا لەوێ بڕیارەدا کە ئەگەر بێت و حەمە پاشا ئاسانکاری بە دەوڵەتی عوسمانی بکات جافەکان نیشتەجێ بن ئەوە قەزایەکی بۆ دروستەکە بە ناوی قەزای گوڵ عنبەر و خۆشیەکە بە کەمی قایمقامی و قەزا و ماڵانە 5000 قروش موچەی بۆ بڕێتەوە. مێژووی قەزای خوورماڵ بە پێی سەرچاوە مێژوویەکان دەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ پێش ئێستا خوورماڵ بڕیاری بە قەزابوونی بۆ دەرچووە، بەڵام بەهۆی ململانەی نێوانی کێتی و پارتی و ناکۆکیان بۆ دانانی قایمقام نزیکەی ساڵێکە ڕێکارەکانی بە قەزابوونەکەی ڕاگیراوە. بەڵام گرفتەکە بەڕاستی گرفتێکی سیاسیە لە نێوان هەردوو لایەنی یەکێتی و پارتی ئەگەر بیانەوێ دوای سەعاتێکی تر فەرمانی بۆ دەرەکەن، بەڵام بەڕێکەوتنی ئەو دوو لایەنە وەستاوە. ئێستا خوورماڵۆک دەزانین بڕیاری بە قەزابوونی دەرچێت، بەڵام بەداخەوە نازانە بلملانێ ئێشتا قەزاکە هێشتا ڕێکارەکانی تاوانە بۆ هیوادارن بە زوودکایت قایمقام و سنووری قەزاکەی بۆ جاوکرێتەوە. 6 مستەنەدم لایە تاریخ مستەنەدی کۆنی خوورماڵە تاپۆی کۆنی خوورماڵە کە ئەم مستەنەدانە لەسەریان نووسراوە قەزای گوڵ عنبەر. یعنی لە سەردەم و زمانەکان خوورماڵی خۆی بۆ خۆی قەزا بووە بەپێی ئەم مستەنەدی ئەم کتێبانەش کە مامۆستا دکتۆر باسی کرد حەقی خۆیەتی خوورماڵ بکرێتەوە بە قەزا، ینی حەقێکە لێی زەوت کراوە پێ ئەدرێتەوە، بەڵام پێم وایە ڕێکاری ئیداری ماوە هێشتا تاو نەبووە. لێکۆڵینەوە بە دەکومنتکردنی بەڵگە مێژوویەکانی پارێزگای هەڵەبجە بەردەوام دەبن و ئەو مامۆستایی زانکۆ دەڵێت زیاتر لە 30,000 بەڵگەنامەی لە وڵاتی تورکیاوە لەبارەی پارێزگای هەڵەبجەوە دەستخستووە و قۆناغ بە قۆناغ بڵاویان دەکاتەوە کە بەڵگەنامەی گرنگ و بۆ یەکەمین جارە ئاشکرا دەبن. لە مەراسیمێکیشدا لە هەڵەبجە یەکەم هەنگاوی پرۆژەکەی کە پەیوەستە بە قەزای خوورماڵ بڵاو کردەوە و بڕیارە لە ئایندەدا تەواوی بەڵگەنامە و دۆکومنتەکانی دیکە کە لە ڕێگەی توێژینەوە دەستی کەوتووە ئاشکرایان بکات. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.